خۆمەکەم کەرەنتینە بە مەکە و بە مەدینە خۆمەکەم کەرەنتینە بە مەکە و بە مەدینە خوایە ڤایرۆس لە مندا نەیدا لەو چاوەشی هەکوەر ئەو شەمگەلێ خۆشەوێ دڵی منە شیرینە بەردەرچی ماڵی یارێم هەڵێ قەسری شیرینە دارەکشە تاقانە ماڵەکەم بێکابانە بۆچی من و حەوزواو ئیتر مەگرە بەهانە دڵم مەکەم بە باخشە و بۆ دڵەخەم جۆلانە دڵم مەکەم بە باخشە و بۆ دڵەخەم جۆلانە ئای شەوان نانوێ بەتەنێ نازدار ڕوویە دەنێ سەدەف خۆی حەشارەدا باسەم پێدەکەنێ ددان وەکو منواری بنێشتی لە ژێرەنێ ئەترسم نەیدەم بە من بیدەن بەدەوڵە منێ ئەترسم نەیدەم بە من بیدەن بەدەوڵە منێ داراکشە تاقانە ماڵەکەم بێکابانە بۆچی من و حەوزواو ئیتر مەگرە بەهانە کاکە ڕێدار مەسیفی ئەم شەو گعدەی ئەوانە کوڕی حاجی مەسیفیا خۆش بێ ئەو کات سۆرانە خۆمەکەم کەرەنتینە بە مەکە و بە مەدینە خۆمەکەم کەرەنتینە بە مەکە و بە مەدینە خوایە ڤایرۆس لە مندا نەیدا لەو چاوەشینە ئەو شەمگەلێ خۆشەوێ زۆر لە دڵە شیرینە بەردەرچی ماڵی یارێ هەڵێ قەسری شیرینە نازە هێشتا مناڵی بە چاوە لێم نابی حاڵی جەژنی لەدایک بوونتە تازەیی 14 ساڵی لە دەرسی چاوی بەدیارە چۆن بەدەستی خاڵی دیاری من نەدڵێکە بۆ ناپرسی لە حاڵی دەیە لە من چۆراوە بۆچی مەیلی نەماوە حتى دەرکێ گەڕاوە چنارە یا لەولاوە یادی حاجی مەسیفی ئەم شەو یادی کراوە کاک ژیاری مەسیفی بەرامبەرێ وەساوە سۆرانم زۆر خۆشەوێ بەخوا وەک باوکی پیاوە سۆرانیش کوڕی چاکە بە حاجی گەلێ پیاوە لەسەر خۆیە منزڵم کۆ بکۆیە ڕۆچۆنم بە معنادا خەدمەڵێم بە بێهۆیە علمی مەلا مەحدودە کەشتەی لێکدان درۆیە هەرچی سڕی دنیایە وا لە ناو چاوی تۆیە هەرچی سڕی دنیایە وا لە ناو چاوی تۆیە ئای دەلەنجێ 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 دێ لە ڕێوە ئەو شەقامە دەنۆشێ چیژارێ دێ لەوێوە هەردەڵی خات و زینە منی کوشتووە بە سوێوە